اسمع موجود كان فيه وش يعني هو هناك سا كما هو إيميل شاشة دوسنا ده بس شامل شارع واني فاهم شارع بس إن شاء الله بس إن شاء الله وصل إن شاء الله ئێمە چەند گەنجولاوێکین ئاماژمان خزمەتکردنە لە دەفەری قەزای شارە زۆر و بە تایبەتی ناحیەی وارماوە و هەڵەبجەی تازە کار و پرۆژەی زۆرماندانەوە و لە ڕابردووشە هەر کردومانە بە ئیزنی خوا هەر بەردەوامە بین لەسەری و پرۆژەی ئەم جارێشمان چاکردنەوەی هێمایەکان بۆ هێمایانەی کە بڵێن بەهۆی بەرکەوتەی حادیسەی سیارەوە یاخود هەروە کارێکی تر بووە لە شوێنی خۆیان ترازاوەن ئێمە ساوین بە چاکردنەوە و دانانەوەیان لە شوێنی خۆیان و زایدەن ئەو لە زگەی فسۆڕ و لە مەعمان داناوە لە سەر مۆڵتەکانی نزیک تاسەکان چونکە بەڕاستی لە بەتایبەتی لە شوێنە تاریکەکانە نە تاسەکان ئەبینرێن بە حکمی ئەوەی کە تاسەکان هەم لە قیر دروست کراون وەکو جادەکە وایە و ئەگەر کەسێک زۆر شارەزانە بێت تاسەکان لە جادەکە جیان ناکاتەوە لە بنکەی هاتوچۆی ناحی وارماوە پەیوەندیان پێوە کردوین و کارەکەیان بەرز نرخاندوین. سۆنگەی بەرپرسیارەتی خۆمانەوە هەستین بە لێدەن لە زگەی فسفۆڕ لەو شوێنانەی کە هێماکان و بە شێوازێک کاڵ بوونەتەوە کە شۆفێران توانای بینینیان نەماوە ئەمە شەستانی بۆ لێدانی و لە زگە فسفۆڕانە بۆی شۆفێران ئاگادار بوون چونکە زۆرینەی شۆفێرەکانی ئەم ناوچەیە توانین بڵێن کە بیانین و یان ساقتەن کەرۆمانە بڵێن هێماکانیان نەبینەوەیان شارەزای ئەم ناوچەیە نین ڕووداوی نەخوازا و ڕوویداوە بۆی ئێمەش ئەو گروپی بەرە ڕووناکی هەستانی بە لێدانی لە زگەی فسفۆڕ لە هێماکانی هاتوچۆ و ئەو شوێنانی کە بوونی تاسی تەیە. سلێمانی ئاگادارتان ئەسڵ پێکەوە بە هەمانگی یەکتری بە چاڵانی کرد نێوان دەبەندی شارەزایە نزم بيه شوفوا لك اللي يدري قيه لما حركات